دیارە ئاگرێک لە کۆمپانیای ماستەر ستیلی ئاسن توانەوە لە ناوچەی تانجەرۆ کەوتەوە دوایەوە تیمەکانی بەرگری شارستانی و تیمی بەڵگەی تاوانی پۆلیسی سلێمانی و بنکەی پۆلیسی چوارشرا و سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگای سلێمانی چوونە شوێنی ڕووداوەکە دیارە تەندروستیش لە شوێنی ڕووداوەکە بوون ئەوەی کە بریندار بوون و گەێنراونەتە نەخۆشخانە سیانزە هاوڵاتین یانزەیان دیارە هاوڵاتی دەرەوەی هەرێمی کوردستانن ئەوەی کە ئێستا تیمەکانی بەڵگەی تاوان کۆکراوەتەوە لەسەر ڕووداوەکە دوو بۆچوون هەیە کە سەرەتای لێکۆڵینەوەی ئەمە نابێ بە شتێکی فەرمی ئەوەی کە تیمەکانی پۆلیس کۆیان کردوێتەوە لێکۆڵەرەکان لێی تێگەشتون یەک لەوانەیە شۆرتی کارەبا بێ دووش ئەو کوورەی کە ئاسنەکانی بۆچێتەوە دیارە ئاسنەکان تەسفیەکرێ ئینجاتێتەوە کوورەوە ڕەنگە خەلەلێک لێوا هەبێ ئەم دوو بۆچوونە هەیە پەڕاوی لێکۆڵینەوەمان کردووە و راپۆرتی پزیشکی بۆ سەرجەم بریندارەکان هاوپێچی پەڕاوەکە کراوە و خردومانەتە بەردەسی دادوەری لێکۆڵینەوە هەچ بڕیارێک دەرچێ لەم دۆسیە هەر کەس کەم تەرخەم بێ بە پێی یاسا ئیجراعاتی قانونیان لەگەڵ ئاکرێت بابەتی برینداربوون و چۆنیەتی برینداربوونەکانی ئەو هاوڵاتیانە بۆ هاوکارم کاکسامان بەجێڵم بۆی ئەوان باشتر لە باری تەندروستیانە زان قسەتان بۆ بکەن فرم کاکسامان دەستان خۆش بێ دیارە دوای گەاندنی ئەو بریندارانەی کە لە هەدەفەکەی ئەمڕۆ بووە کاتژمێر دوا کاتژمێر 3 پاژنەڕۆ سەرجەم بریندارەکان گوازرانەوە بۆ نەخۆشخانەی شاربەشی فریاکەوتن سەرجەمیان فریاگوزاری سەرتاییان بۆ کراوە تەنها سێ حاڵەتیان پێویستی بە نەشتەرگەری بووە یەکێ لەو حاڵەتانە قاچی بڕاوەتەوە یەکێکی تر لە حاڵەتەکان پارچێک لە ناو سەریا بووە یەکێکی تر پێویستی بە نەشتەرگەری چاو بووە هەر سێ حاڵەتەکە نەشتەرگەری بۆ کراوە لە ئێستادا لە ئایسیون دوو حاڵەتی سووتانیشمان هەبووە حاڵەتێکیان مەداخەوە لە 150 سوتاوە لە نەخۆشخانەی سوتاوی لە سلێمانیە حاڵەتێکیان وەزعی جێگیرە و دەرچووە ئەتوانین بە کۆی گشتی بڵێنەوە حاڵەتانەی کە ئێستا لە ناو نەخۆشخانەن وەزعیان مستەقیلە تەنها دوو حاڵەتیان نەبێت کە لەژێر چاودێری چەودان ئەوەی ڕەتی بێمە وەکو تەندروستی ئەوە ڕەتی بێمە ڕەتی بەژمی شارستانی پۆلیسەوە کاکسەکە وتوانێت فەر و کاکسەکە بەڵێ دیارە پار ساڵیش حاڵەتێکی وا ڕوویە گیان لە دەستدانیشی تیا بوو ئێوە بۆ خۆتان نەزانیمە پێی یاسا کارەکەینەوە پەڕاوانە لە دادگایە کە سوکاریە و گیان لە دەستداوانە ئامادە بوون بە پێی تەواوبوونی پەڕاوەکان هەواڵەی دادگا کرێ و کەسی کەم تەرخەمیش سزادرێ ئەو کرێکارانە ناسنامەکان چۆش کوردن عەرەبن زایدن لەکۆڵەکانی بەدی شارستانیان حالیق چڵە بەوان چونەتە سەر شوێنە وڵاتە قسەیەکێک دەڵێن بووم تەقیوەتەوە لەناو کوولەکەیە کوولەکە دەکەوێتەوە بەسەر کرێکارەکان ئەوەی بۆ ڕەگەز و خەڵکی شوێن یانزە لەو کرێکارانە خەڵکی هیندستانن واتە هاوڵاتی هیندین دوان لەوانە خەڵکی ئێرانن فارسن ئەوەی کە باسی بۆمب بکرێ و ئەوە بێ باسی بۆمب نەکراوە تەمەن راپۆرتی تیمەکانی بەرگری شارستانی هاوپێچەکرێەوە چێتە بەردەمی دادوەر ئەوەی کە ئێستا سەرەتایە من باسم کرد ئەو دوو بۆچوونەیە کە بۆم باسکردن لەوە زیاتر هیچی تر نییە وەک پێم وتێەوەی کە تیمەکان لێکۆڵینەوەی سەرەتاییان کردووە ئەو ئاسنانە کە داخڵی کوورەکە بێ تەسفیە کرێواتە چەند جارێک سیرەکرێتتر بە ئامێری سۆنەرە بە ئاچامێری ترە ئەویان من نازان بەڵام بۆ دوای تەسفێبوو نەچێتەوە ئەو کوورەی توانەوە خەلەلەکە چییە ئەوە دواتر دەرەکەوێ و وە گوتم ئەگەر کەسێک کەم تەرخەم بێ لەم مەجاالە ئەوە بەپێی یاسا ڕەفتاری لەگەڵاکرێت ئەمانە بەس خۆیان لێرەن تەنانەت ئێمە وەرجێڕ یاسایش بەم شەوە ئامادە نەبووە ڕەنگە بەیانی وتەکانیان وەربگیرێ و بۆی بزان ئەوانیش حاڵەتەکە شۆن ڕیا و ڕەنگە زانیاری لای هەندێکیانە بێت سوپاسانەکەین.